من پێم وایە ئێرانیش و تورکیا ڕۆڵی گەوریان هەردووشیان ڕۆڵیان تابینیوە و لە ڕێی جیهازەکانەوە دەنجی چەند لایەنێک بە نسبەتێکی لۆگاریتمیە طبعاً ئەمە بە نسبەتێک بۆ نمونە 100 دەنگ بڕوا بۆ کۆمەڵ نسبەی لە سڵای 10 بەرێ لە سڵای 10 دەنگە ڕاستەکانی کۆمەڵ حسابەکە لە سەداکەی تری نێرێ بۆ پوچەڵیان ئەیگۆڕێ طبعاً من بۆ خۆم پێم وایە ئەم جیهازانە دوو جار توانیوانە دوو فەنکشنی دراوەتێ فەنکشنیشی دراوەتێ کە دەنجی چەند لیستێک پوچەڵ کاتەوە طبعاً هەندێک ڤیدیۆ بڵاو بۆتەوە کە هەتاقیەکەن و هەر بە پرینتەریشی طبیعی هەردووشی ئەکرێ پرینتەرێکی زۆر ئاسان فەنکشن یعنی وەزیفەیەکی ئەدرێتێت کە ئەو دەنگانەیەکی ئەم لیستانن بە نسبەتێکی لۆگاریتمی لە سەدا 10 بهێڵەرەوە باقیاتی تری هەمووی بکە بە پوچەڵ وەزیفەیەکی تر هەیە ئەو دەنگانە نسبەتێک لەو دەنگانە لە سەدا 40 بۆ فلان لیست هەر دەنجێک درا دەنگەکە بسڕەرەوە دەنجێکی تری مۆرێکی لێ دەزانیەوەی کە زۆر گومانەکەی لای من تۆخ کردەوە چییە ئەوە یەکەس کاتێک هەندێک فۆرم هاتوونەتە دەرەوە ئەو مۆرەی کە داویەتی بۆ نمونە لە لۆگۆی پارتی دیموکراتی کوردستان تۆخە و لە ناوەڕاستی بازنەکە دراوە هەمومان دەنگمان داوانێ و ئەوانی کە دەنجیان داوە لێم تێگەن کە قەڵەمەکەدا ئەنێ ئیلا ناتوانانی لە ناوەڕاستی بازنەکەی